وڵا سەرەتا بە خێراتتانەکەین ئەوەی ڕاستی بێ ئێمە بەهۆی گرانی نرخی بەنزینەوە هاتوین خۆتان نەزانن ئێمە وەکو شۆفێرانی هێڵی گواستنەوە و شۆفێرانی ناوشار کە خوێندکارانە گوازینەوە بەڕاستی بەنزین بۆ ئێمە لەم کاتەیە زۆر گرانە ناچاری وای لێ کردوین کە ئەم گردبوونەوە ئەنجام بدەین و بێنە بەردەم قایمقامێت و سەرەتا لە جەنابی قایمقامەوە دەستمان پێکردەوە هیچ هەڵوێستێکی ئەوەمان نەنوانەوە کە بە شێوەیەک بێت و پێمان خۆش بوو بچینە لای بەڕێزی و بزانین چارەسەری کێشەکەمان چۆن بۆگا. داواکاریەکەتان چییە؟ چیتان بۆ بکرێت؟ ئێمە داواکاریمانەوەیە بەنزخانێکمان بۆ جیا بکاتەوە تا ئێمە بتوانین بەنزین وەربگرین. ئێمە ئێستا لەم کاتەیە بەنزین بۆ هەموو سنووری چەمچەماڵێک بەنزیخانێکی 690 هەیە کە لە هەموو سنووری چەمچەماڵە تۆ شەشی ئێوارەی سرە ئەگری بۆ شەشی بەیانی بەنزینەکەت بەرناکەوێت 40 لیتر دەداتێ. ئەوانەی کە خوێندکارمانێت لەمانێ ناچارین لە بەگرانتر لە بەنزیخانەکانی تر تێکەین لەبەر ئەوەی ناتوانین بچین سرە بگرین و لەبەر ئەوەی خوێندکار و ئەوەمان تاخیر نەبێت. اینجا ئێمە داواکاریمان ئەوەیە بەنزخانێکمان بۆ جیا بکاتەوە کە پاس بەجیا وەری بگرین. ئێستا لەگەڵ جنابی قایمقام قسەمان کردووە وعدی ئەوەی پێداوین کە لە دوای پشووەکەوە بەنزخانەمان بۆ جیا بکەین. ئێمە و شۆفێری تەکسیەکان و بتوێ گرفتەکە بۆ هەمووانە بەڵام ئێمە بە تایبەتی کە هێڵی گواستنەوەمان هەیە لە ناو شارە و خوێندکارە گوازینەوە بۆ ئێمە گرفتەکە زیاترە لەوانەیە ئێمە زیاتر پێویستمان بە سوتەمەنی بێ بەنزین زیاتر ئەسووتێنین پێویستمان بەوەیە کە بەنزیخانەیەکی تایبەت بە خۆمانمان هەبێ ئێمە ناتوانین بەو شێوەی ئێستا سرە بگرین لە بەنزیخانەکانە بۆ 30 لیتر بۆ 40 لیتر ئێمە شۆفێرمانەیە لەوانەیە لە ڕۆژێکا 40 لیتر بەنزین بسووتێنێ. تۆ جار وایە لە شەشی ئێوارەوە لە بەنزیخانەکە خەوی بۆ شەشی بەیانی 30 لیتر بەنزین دەداتێ بەشی ڕۆژێکت ناکە. جا تۆ ڕۆژانە بەردەوام ئەم کردارە دووبارەکەیتەوە بەڕاستی ئەرکەکە زۆر لەسەر ئێمە قورسە. ئێمە ناشتوانین هەم لەسەر ناتوانین هەم لەسەر نەفەر هەم لەسەر خوێندکاران کرێکە قورس بکەین چونکە معاناتی خەڵک لەم کاتەیە وەزعەکە بەو شێوەیە نییە. ئێمە داواکارین ئینشەڵا بەنزیخانەیەکمان بۆ جیا بکەنەوە و بتوانین ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەنزین وەربگرین بۆ پاسەکان و کێشەکەمان بۆ چارەسەرکەن. ئەمڕۆ قایمقاممان نبینەوە لە ڕێگەی تەلەفۆناتەوە پەیوەندیمان پێوە کردو و بەڵێنی ئەوەی پێداوین کە لە دوای 24 مانگەوە لە دوای ئەم پشووەوە کێشەکەمان بۆ چارەسەرکە. قایمقام ئەمڕۆ لەم شارەیانە بۆ لە دەوام نەبووە ئەڵێن پشووە ئێتە نازان پشوەوەی قایمقامی شەگرێتەوە یان وەڵای هەڵوێستی داهاتوومان ئێمە بە هەموو شێوەیەک بایکۆت دەکەین لە تەلەبەبردن لە نەفەربردن هەموو هێڵەکانە وەستێنین ئەم بە شێوەیەکی ڕاستەخۆ و دوایەوەش هەموو ڕێگەکانی کە داخلی ئەم شارە ئەبێ دەواازەکانی داخین. وەڵی ئێمە وەکو شۆفێران ئەو وعدەمانەوە وەرگرۆتە کۆتایی ئەم هەفتەیە و کۆتایی پشووەکە بۆمان چارەسەرکە قایمقام بێتەوە بۆ ئەم شارەیان نەیە ئێمە مۆڵەتی هەفتەیەکمان داوە.